بۆ لای ماڵەکەی بۆنە یارە چێیە ئەو تاقە یارەم هەیدا ئەوە چییە بۆ وەستای؟ ورە نازانم بۆ بزانم بانزینی دیانەمە. باشەم سیارەکەی بانزین. وەڵا لە خۆشییا کردم بە بانزین جوزانم وای لێتەوە. گەمژە ئەوە کاتی هەڵبژاردن بوو. ئێستا بڕۆ 2 لیتر بانزی پێیاکە ئەوەنە چەقەچەق مەکە. ئەسەتڵێکم بەریە چکۆ ئەوزام نایکەنە بۆ. ئەوە بوو بە نیوە شەو هەر نهاتەوە. خۆ خواب کا تابعانی بەری کێ. ئەوە بانزینەکەم تێکرد ئاسن نەڕۆین. عادی پێم بڵێ لەم بێ پارە بێ مەعاشیامە و بەشی کرد. دەلەو چەلەوچ ئەوەم هەبوایە مەرحەبایی تۆمە کرد. ئەمانە دەی وەرە دواوە دەی ئێ باش هاتی خۆوە هەر هەیکەلە ماڵی شێ بەیتە ناوی. مهمەوەی خۆمەوە سەر بەخۆێ. باشە بەڵام ئەم پەش چوار پایە نە دەرگای تایە نە پەنجەرە نە ئاو کارەبا نە ژێرە چۆن تیاژی تۆفیق توالێکی چی بڵێ دیارە خۆی ئەزانێ چی ئەکات. ئەمە چییە؟ جاران مێشکە بردوون لەسەر هەموو شتێک قسە دەکرد کەتی ئێستا قوڕقەپل لێ کردووە. چییە پێتان ناخۆشە خانی خۆمە بێ؟ بۆ پێمان ناخۆش وەڵا پێمان خۆش و ئەو لاتریش بەزەماوەتی ئەژیت. کوڕە خۆی بەرە بەرەوەزع باشە بێ. ئەمیش وەکو حکومەتی لێ هاتووە نە کێسەی کارەبای سا کردووە نە بانزین و نە مەعاش و نە پرۆژەیەک و داوای سەربەخۆییشەکە. ئێستا فەڵتەفەڵ مەکەن و شتەکانم بۆ داگرن. خۆم حسابی هەموو شتێکم کردووە. مەغدید گیان تاالەتان لەکوێ ئەمێ دەسێ باو بگێنم. تاوالێتی چی؟ وەڵا هێشتا تاو نەبووە. هەیسلی بکەم ئەغەر خەریکە خۆم پیشەکەم بیگەم بە خۆمە. من دایبم هەڵگرتووە ئێوەش کەیفی خۆتانە. هەینەموو حسابی هەموو شتێکم کردووە.